ماوەیەکی کەمە سەرقاڵی بواری نووسێنم بوارەکەش بواری مێژووی ژنم هەڵبژاردووە کە بەڕای من لە ئێستا مێژوویەکە کە بە تەواوی توانم بڵم پەراوێز کراوە و بێلایانی بەم کایەوە دیار نییە لەبەرەوە پێم خۆش بوو کە ئەگەر خزمەتێک بکرێت لە بواری مێژووی ژندا بکەم کاتێکە خوێندکاری دوانزەی ئامادەی بووم هەر لەو کاتەیە حەزی ئەوەم هەبوو کە بتوانم لە مێژوو وەربگیرم لەبەرەوە دواتریش هەر ئەم حەزم بوو بۆ مێژووای لەکردم کە بتوانم دەست بە نووسین بکەم و فیدباکی باشی خوێنەرانی شەبێ بۆ نووسینەکانم من زۆربەی کتێبەکان خوێنمەوە یعنی ناتوانم بڵم کتێبێکی بە دیاری کراوی بەڵام ئەوەی کە حەز و خولیای خۆم بۆ مێژووە و لەنەو مێژووشە بابەتە ئەدەبیەکان مێژووی ئەدەبیات بابەتە فەلسەفیەکان و لە بیزات مێژوویش نیش بۆ من چێژێکی تایبەتی هەیە لە کتێبەکانی کە بە دڵنیاییەوە ئەو فەراغی کە ئێستا لە کۆمەڵگەی ئێمە دروست بووە لە ئەنجامی نەخوێندنەوە دروست بووە لە ئەنجامی ئەوەی گەنجەکانی ئێمە ناخوێنەوە یعنی ئەوەنەی ئێمە لە ئێستا سۆشیال میدیا سەرقاڵی کردوین ئەگەر ڕۆژی پەڕەیەک بخوێنینەوە یعنی کۆمەلگا شتێکی جیاوازتر ئەبێ بەڕاستی بۆیە گرنگە بە تایبەتیش بۆ ژنان کە ئەم کایە لە ئێستا کایەکی پەراوێز خراومان هەیە یاخود بە تایبەتی مێژوویشن کە مێژووەکی پەراوێز خراوە لە ئێستایا زۆر گرنگە کە ئێمە زیاتر بخوێنینەوە زیاتر دیراسە بکەین هەتاکو بتوانین ئەگەر کەمێکیش بێ مێژوو بگێڕینەوە بۆ یاخود بێلایەنێک ببەخشینەوە بە مێژوو جارێکی کە یەکەم بەرهەمی من ئەم کتێبەیانە میرزا مەنگۆڕی و مێژووی ژنە ئەمە توێژینەوەی بڵین بەکالۆرەسەکەم بوو پار کە تەخەڕوجم کرد عادەتەن تۆ لە هەر قسمێک بیت ئەو هەیە کە تۆ ئیجباریە توێژینەوەی دەرچوون بەڵام من حەزم کرد خۆم پێم وە بوو کاتەکەم هەر ئەڕوات جاکە کاتەکەم هەر بڕوە بۆ بابەتێک هەڵنەبژێرم خزمەت بە ڕۆشنبیری کوردی بکات خزمەت بە کتێبخانەی کوردی بکات ناونیشانی بابەتەکەم میرزا مەنگۆڕی و مێژوویشن لە ڕاستیە نامەیەکی بەکالۆرۆسە تێزێکی بەکالۆرۆس بوو لەبەرەوە هەڵبژاردنەی عنوانەکە اختیاری مشتریفەکەم بوو دکتۆر کامەران محەممەد کە بە سوپاسەوە هەر خۆشی پێشەکی بۆ کتێبەکە نووسی دوجار لە ڕاستیە هەڵبژاردننی ئەم بابەتە ئەتوانم بڵم کارێکی ئاسان نەبوو چکە کاتێککە ئێمە سەیری ڕۆشنبیری کوردی ئەەکەین ئەبینین تاتاک و ئەم دەقەیەت چەمکی وەکو چەمک مێژوژن و تارێکیش نییە لەسەر چەمکی مێژوژن لەبەرەوە لە کاتێکدا ژن ئەگەر بڵین ئەگەر مێژوو بزوتنەوەی گۆڕانکاری بێ بزوتنەوەی پێشکەوتن بێ بە بەردەوامی ئەم مێژوو لە جوڵەیە بێ کەواتە ژن بزوێنەری ئەم بزوتنەوەیە بەڵام بەداخەوە ئەڵم هەتا ئێستا لە ڕۆشنبیری کوردیا ئێمە وتارێکشمانیە وەکو چەمک باز لە مێژووی ژن بکات بۆیە من ئەمەم هەڵبژات لە ماوەیەکی کەما کە بڵاو بووەوە بە خۆشحاڵی و فیدباکێکی باشی خوێنەران هەبوو تقریبا 1000 نوسخەمان لێ تەبع کرد ئەو کاتە لە کەمتر لە 5 مانگە چاپی دووەمان کردەوە چاپی لە کتێبخانەکانە نەما ئەمە چاپی دومی کتێبەکەیە ئەمە لە کەمتر لە 5 مانگا کراوە بە هەمان شێوە فیدباکێکی باشی خوێنەرانی هەبوو بە لە ئێستا ئەمیش لە ماوەی کەمتر لە ساڵەکە ئێستا چاپی لە کتێبخانەکانە نەماوە لە نووسینی کتێبەکەیە طبعاً کێمە کە ئەڵین مێژووی ژن ئەگەر سەیری عنوانەکە بکەی میرزا مەنگۆڕی و مێژووی ژنە بەسمان لە ڕۆشنبیرێکی دژەباوی کۆمەڵگای کوردی کردووە کە ئەتوانم بڵم بۆ ئێستاژ یەکێکە لەو ڕۆشنبیرانی یەکێکە لەو ئەدیب و نووسەرانی کە بە تەواوی لە کۆمەڵگەی کوردیە تا ڕادەیەک لە ئێستا ئەتوانم بڵم باشترە بەڵام بۆ قۆناغی خۆی زۆر فەرامۆش کراو بووە میرزا مەنگۆڕیە ئەم دید و تێڕوانینی میرزا مەنگۆڕی چی بووە دەربارەی ژن لە کاتێکە ئەگەر ئەم بەڕای من گۆڕی یەکێکە لەو ڕۆشنبیرە قوڵانەی ئەگەر بە ئاگایی بوو بێت یاخود بێ ئاگایی بوو بێت گەورەترین کاری لەسەر مێژووی ژن کردووە یعنی یەکێکە لەو نووسەرانی کە گرنگێکی زۆری بەم بابەتە داوە کتێبەکە لە پێشێک پێکدێ وەگوتم بە سوپاسەوە دکتۆر کامران محەممەد پێشەکی بۆ نووسیوە و لە چەند بەشێک پێک دێت دوو بەشی سەرەکی پێک دێت لەگەڵ چەند ئەتوانم بڵم بابەتێکی کەیە یەکێک لەوانە باسکردنە لە وێزگە گرنگەکانی ژیانی میرزا مەنگۆڕی
وەکو ئەدیب وەکو ڕخنەگەر وەکو شاعیر وەکو ڕۆژنامەنووس و دواتر ئەو دید و تێڕوانینە قوڵی کە ئەو هەی بۆ ژیان بۆ ئاین بۆ سیاست تا ڕادەیەک ئەوە دواتر باسکردنە لە مێژووژنە چۆن باسی لە مێژووژن کردو ئەم مێژووە کە ئێم ئەڵێن فەرامۆشکراوە ئەبینین لە ئەوروپا لە حەفتاکانە کار لەسەر مێژووژن کراوە بەڵام خۆشبەختانە مەلگوڕیەکێکە لەو نووسەرانەی کە لە سیەکانی سەدەی بیستەما کاری لەسەر مێژووژن کردووە کەواتە ئێمە زۆر پێش وڵاتانی ئەوروپاش کارم لەسەر مێژووژن کراوە و لەو کتێبە ئەوەی کە تەرکیز خراوەتە سەری و زۆر سەرنجی خوێنەر بەلای خۆیدا ڕائەکێشێ نمایشکردنی کۆمەڵێک دیمەنی مێژووی ژنە لەم کتێبەیە کە گرنگێکی تایبەتی خۆی هەیە یەکێک لەوانە باسکردنە لە مێژووی ژن کوشتن لە لای کورد کە بە چەندین چیرۆک منگۆڕی ئەو واقعە تاڵی کۆمەڵگی کوردیمان پێ ئاشنا دەکات کە ئەبینین ئێستا ڕۆژانە ژنان لەسەر کەیسەکانی شەرەف و لە پێناو سپیکردنەوەی شەرەفیانە ئەکوژرێن و هەروەها باسکردن لە مێژوو خۆشەویستی کە تاکو ئێستا لە کۆمەلگای ئێمە بە شەرمەوە باز لەم مێژوو ئەکرێ بەڵام منگوڕی بۆ ئەو قۆناغە بۆ ئەو وەزعی کۆمەلگای کوردی لەو کاتەیە باسی لە مێژوو خۆشەویستی کردووە کتێبی دووهەم ژن و بزوتنەوەی مێژوو ئەم کتێبەیە چەند ڕۆژێک بەر لە ئێستا لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی بە سوپاسەوە کتێبەکەیان تەبع کردووە کتێبێکی هاوبەشە لەگەڵ پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر کامران محەممەد ئەم کتێبمان بڵاو کردوێتەوە هەمووی چەند ڕۆژێک ئەبێت کتێبەکە لە ڕاستیە ئەتوانم بڵم ژن و بزوتنەوەی مێژوو یەکێکە لەو کتێبانەی کە پێویستە هەموو ژنێک بیخوێنێتەوە یعنی ئەتوانم ناوی بنێم زەڕورەتێک بەتایبەتی ئەو ژنانە ئەوانی کە پرسی ژن بەلایەنەوە گرنگە و ئەهمێتێکی تایبەتی هەیە بۆیان پرسی ژن گرنگە ئەم کتێبە بخوێنەوە بۆچی گرنگە بیخوێنەوە لەبەرەوەی ئاشنامان ئەکات بە دیوێکی مێژوو کە ئەم دیوەی مێژوو ئەتوانم بڵن تا ئێستا ئێمە بە تاگڕەهەندی سیر کراوە تەنها لێی ڕوانگەوە سیر کراوە و زۆر زۆر پراوێز کراوە کە مێژووی ژنە مێژووی ژن ئاشنامان ئەکا بە کۆمەڵ هەموو ژنێک ئەتوانم بڵم بە تایبەتی بۆ ژنان ئاشنایان ئەکا بە شوێنی خۆیان لە مێژوودا شوێنی خۆیان لە ژیاندا و لە ژیاردا لە سیاست و هەتا لە ئاینیشتا شوێنی خۆیان پیشان ئەوەتە جارێکی کە ڕزگارکردنی بۆ مێژوو نووسە لە تاگڕەهەندیەوە پیشاندانی ژنە وەکو خۆی نەگوەکو ئەوەی کە پیاو ئەوێ بۆیە بینین کاتێککە ئەم باز لە مێژوو ژن ئەەکەین زۆر جار باس لەوە ئەکرێکە باسی ژنانیش ئەکرێت لە مێژوە بەڵام ئەو باسکردنەوەی کە باسی ژن ئەکرێت لە مێژوە تەنها وەکو ئەوەی کە خزمەتی بە مێژووی پیاو کردووە بەڵام لەم کتێبە بە پێچەوانەوە ژن وەکو بوونی خۆی سیر کراوە من بەپێی ئەوەی کە ئەتوانم بڵم وەکو حەزی خۆم بۆ بابەتەکەوە وەکو ئەوەشی کە بە گرنگم زانیوە کە ئەم مێژوۆی ئێمە بۆچی تا ئێستا فەرامۆش کراوە ئەتوانم بڵم لەگەڵ زۆر کەسا قسەم کردووە لەگەڵ زۆر کەسا دیدار و چاوپێکەوتنمە بۆ یاری ئەگەر هەر بینینێکی سەرەتایش بوو بێ باسم لە بابەتی ژن کردووە لەگەڵیانە بەوانەوە کە کار بۆ بابەتەکانی ژنان ئەکەن کە بکار بۆ پرسەکانی ژنان ئەکەن و هەتا لەگەڵ بەشێکی زۆری لە فێمینیستەکانیش بەڵام نەیانتوانیەوە من بەوە قایل بکەن کە بوون و گرنگی و ڕۆڵی ژن لە مێژوودا لەکوێیە یعنی بەواتایکی تر ڕێگی ژن لە مێژووە لەکوێدایە بۆیە کاتێک کە سەیری ئەم کتێبە ئەەکەی بە مێژوێک ئاشنات دەکا هەر لە سەرەتای دۆزینەوەی کشت و کاڵەوە کە ژن چۆن کشت و کاڵی دۆزیوەتەوە ژن بە تەنها کشت و کاڵی نەدۆزیوەتەوە کە باس ئەکرێت ینی زۆر جار ئەبینین لێرە و لەوێ ئەڵێ ژن کشت و کاڵی دۆزیێتەوە بەڵام تەرکیز ناخرێتە سەر ئەوەی ئەیکە ژن کشت و کاڵی دۆزیوەتەوە ئەیکەواتە بوونی پیا و لێرەیە لەکوێ بووە لەم کتێبە باس لەوە کراوە کە ژن بە تەنها کشت و کاڵی نەدۆزیێتەوە کە کشت و کاڵیشی دۆزیەوە پیاویشی وابەستەی ماڵەوە کرد پیاوی لە دۆڵ و چیاکانەوە هێنایە خوارەوجارێکی تر پیاوی هێنایەوە ناو ماڵەکەن واتە ژن پیاوی وابەستەی ماڵەوەش کرد گرنگە کە ئێمە بەر لە هەر شتێک کە ئەچونە کتێبخانەیەکەوە لەو چوارچەوەی کە خۆت هەدەفتە بخوێنیتەوە بە تایبەتی بواری مێژووی ژن گرنگە زۆر یعنی تۆ تا چڕادێک ئەو کتێبانەی ئێمە تا چڕادێک ئەو کتێبانەی کە ڕۆژانە دەرئەچن لە بواری مێژووی ژندا تا چەند ئاگاداری ئەو کتێبانین و تا چەندێک خوێندنەوەمان بۆ کتێبەکان هەیە بەداخەوە ئەڵم لە ئێستا ئەدەبیاتی ئێمە زۆر لەم بوارەیە هەژارێکی زۆر زۆری پێوە دیارە و نەمانتوانیوە ئەو کلێنەی کە هەیە لە کتێبخانەی کوردیدا پڕی
بکەینەوە چ لە ڕێگەی خوێنەرانەوە بێ و چ لە ڕێگەی نووسەرانیشەوە بێ کە هەردووکیان ئەتوانم بڵم تەواوکەری یەکترن ئەتوانم بڵم هەندێک کتێب ینی بەپێی نەوعیتی کتێبەکە تۆ لە چ ڕوانگەیەکەوە باز لە ژن ئەەکەی جیاوازی هەیە ئەمە ئەگۆڕێت بەڵام من ئەگەر لە بەرهەمەکانی خۆمەوە سەیری بکەم ئەتوانم بڵم فیدباکێکی زۆر باشی هەبوو پێشوازێکی زۆر باشی لێکرا ینی بەمەشەوە کە تەنها چەند ڕۆژەکە بڵاو بۆتەوە بەڵام ینی ئەبینم ڕۆژانە زۆر کەس مەسجم بۆ ئەنێرێ زۆر کەس ئەڵە کتێبەکەم چۆن دەستکەوێت چۆن بیخوێنمەوە ئەبینم ئەگەر من لەوەی خۆمەوە سێرکەم ئەتوان بڵم لە ئاستێکی باشدایە بەڵام وەگوتم بەپێی نووسەرەکە و بەپێی جۆری کتێبەکانیش تۆ لە چ ڕوانگەیەکە و باسی ژنت کردو گۆڕانکاری بەسەردادێت لە ڕاستیە دڵخۆشکەر نییە ڕێژەکە ینی منیش ڕەنگە ئەوم ڕوبەڕوو بوو بێتەوە بۆ نمونە تۆ کاتێگە چیتە هەر زۆر دوورە ڕوونیانی ناوەندە ئەکادیمەکانی ئەمە کاتێک کە دەی باز لە پرسەکانی ژنان ئەەکەی ڕەنگە وەکو پێویست نەبێت چکە ئەو ئەهمیەتێ نیە بەلایەنەوە تۆ ئاسایەت بی باسی بابەتێکی هەر بابەتێک پێ باسی بابەتێکی سیاسی بکەی باسی بابەتێکی ئابووریکەی بەڵام ئاسایی نێت تۆ کە دەی باسی بابەتێکی ژنان ئەەکەی باز لە مێژوو ژن ئەەکەی ئەمە قورسێکی خۆی هەیە لە ڕاستیە و لە ئاستی پێویستی شانە بەڵامی تر بوونەکە لە نەبوون باشترە. ئەگەر باسێک لەم کتێبە بکەم ئەمە تقریبان 86 سەرچاوی تیا بەکار هاتوو ئەم کتێبە بە دڵنیاییەوە پێوەری یەکەمی من سەرچاوەکانە 86 سەرچاوە لەمایانە بەکار هاتووە لەم 86 سەرچاوەیە تقریبان بەشێکی کەمی سەرچاوەکانمان کوردین تەنها توانم بڵم 6 بۆ 7 سەرچاوی کوردی تێدایە ئەم کتێبە تازەیە ژن و بزوتنەوەی مێژوو کۆی سەرچاوەکان کە ئەمێنێتەوە پشت بە سەرچاوی زمانەکانی دیکە بەستراوە بە پلەی یەکەم ئینگلیزی و عەرەبی تورکی و فارسی شی تێدا بەکار هاتووە ئەمەیان بۆیە ئەتوانم بڵم نەکێ ڕستەیەک وشەیەک وەرناگرم بەبێ سەرچاوە بۆ ئەمەی کەشیان ئەمەشیان تقریبان 58 سەرچاوی تیا بەکار هاتووە بە هەمان شێوە سەرچاوەکانی کوردی عەرەبی و فارسیشی تیا بەکار هاتووە و ڕۆژنامە و گۆڤارەکان لە بیر نەکراوە چاوپێکەوتنەکان لە یاد نەکراوە هەموو ئەوانە وەکو سەرچاوەیەکی زانستی سوودیان لەبینراوە لەم کۆمەڵگایە ئەگەر ژن بیت یاخود کچ بیت دەست بیتە بوارێک بە تایبەتی ئەو بوارە مۆدای کێبڕکێکردنی تێدا بێ و کێبڕکێکەش لەگەڵ ڕگەزی بەرامبەرە بێ ئاسان نیە چکە تۆ ئەنووسیت یعنی تۆ مێژوویەک دروست ئەکەیت ئەم دوو کتێبێک کە بڵاو بووەتەوە تاکو ئێستا زنجیرەیەکن لە پرۆژەیەکی بەردەوام ئەوەتە ئەم پرۆژەیە درێژەی ئەبێت لە داهاتووە و باسکردنە لە ژن لەو شوێنانەی کە ژن فەرامۆش کراوە بۆیە ئەم دوو کتێبەش کە بڵاو بووەوە بە منگوڕێکە چاپی یەکەم و دووەمیشی و بەم کتێبە تازەیەشەوە هەر درێژەی ئەو پرۆژەیە ئەبێت و بەردەوامیشی ئەبێت لە داهاتووە هەر جار و باز لە ژن ئەەکەم لە گۆشەیەکی پەنهانی مێژووە چۆن فەرامۆش کراوە.